هەر لەبارەی خۆپێشاندان و ئاڵۆزیەکانی فەڕەنسا گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئازاد مستۆفی ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی دەکەین کە بەڕێزیان لە پاریسەوە لەگەڵمان دەبێت لە ڕێگەی سکای. بەڕێز مستۆفی سڵاوت لێبێت، ئەو ڕەوشەی کە ئێستا لە پاریس دەگوزارێت چۆنی دەبینی؟ سڵاو ڕێز بۆ بەڕێستان هاوڕێی خۆشەویست و هەروەها بینەرانی کوردستان 24. هەروە کە ئەزان لە سێشەمی ڕابردوو بەهۆی تەقەی پۆلیس لە گەنجێکی ئەلجەزایری بووە هۆی کوشتی ئەو گەنجە کە سەرەتا پۆلیس شتێکی تری باس کرد، وتی گەنجەکە نەوەستاوە بەدەم ئێمەوە و ویستوێتی لێ ئێمە بدا، بەڵام دوای کە ڤیدیۆکە دەرچوو وەزانراکە ئەو گەنجە نەخێر وەستاوە، پۆلیس تەقەی لێکردووە، گرژ و ئاڵۆزیەکان دروست بوو لە دەرەوەی پاریس لە منتەقەیەکی ترناند لە دوای فرانس. ڕۆژی چوارشەم کە خۆپیشاندانەکان زۆر بە بەرین دەستپێکە هەر ناوچەکەی خۆی بۆ هۆی ئەوەی کە لە تەشەوەکانی تر لە کاتەکانی ترا تەشەنە بکا بۆ هەموو فەڕەنسا. وە ڕاگەندرای وەزارەتی ناوخۆکەوە خۆشتان ئامادەتان پێکرد باسی ئەوەکە کە 1000 کەس دەستکراوە، 79 پۆلیس و کەسی بڵێ ناو هێزەکانی تایسە برینار کراون بەس پێشەو و 500 پۆلیسیش ئەوێت دۆخەکە بەرەو ئارامی. لێرە چەند بابەتێکەیە کە پێشگەم بووداوە گەرمانێ باسی بکەین، ئەوش ئەوەیە کە ناو سیاسیەکانی فەڕەنسا باسی ئەکرێت لایانی چەپەکان کە پێیان وایە پۆلیس ژی کردووە و ئەڵێن پۆلیس بەرەو ئامریکایی بوون ئەچێت بە وتەی خۆیان، بەڵام لایەنێکی تریش هەیە کە باسی ئەوە کاتکە بۆ گەنجێکی کە هێشتا نەگرت تەمەنی یاسایی خۆی سیارەی پێ بێت بۆ سیارە بەبێ هێشتا کە تەمەنی گەشتوەرتێ بخڕێت بەرامبەر پۆلیس نەوەستێت و هەر لە خۆپیشاندانەکانی سەهات واری تەمەنی خۆپیشاندەرە لە نێوان سیان 7 ساڵ زۆر بێ دەستگیر کرا تەمەنیان. لێرەش سیار لەوڵات بۆ دایک و باوکەکان ئاگاداری مناڵەکانی خۆیانین کە لەم تەمەنەیە لە کاتێکی درەنگ وەختا دێن خۆپیشاندانێک. باشە بەڕێز مستۆفی لە نێو خۆپیشاندەران تەنیا ئەوانن کە پەنابەرن هی وڵاتانی دیکەنە یاخود ئەوانن کە تیاندا هەیە کە ڕەچەڵەکیان هەر لە فەڕەنسا بوو بن یان کەسانی دیکە هەیە؟ پێت وایە دەسوەردان لە نێو خۆپیشاندانەکان هەبێت؟ فەڕەنسا وڵاتی خۆپیشاندان و مانگرتنە، هەر ڕووداوێکی نەخوازرا و هەر ڕووداوێک کە خەڵک بەدڵی نەبێت، هەر ڕووداوێت کە بە پێچەوانە یاسا بێت، هەرچەند ئەم ڕووداوە سەر کۆمار و وەزیری ناوخۆش ئیدانیان کرد، بەڵام خەڵکی فەڕەنسا خەڵکێکن کە خۆیان ئامادەی تەواویان تایە بۆ هەر جۆرە خۆپیشاندانێک، خۆیان ئامادەی تەواویان تایە بۆ پشتگیریکردن لە مافەڕەوە ئینسانیەکان. ئەمەی کە ئەم خۆپیشاندانی جیاواز کردووە هاتنە خواری تەمەنی خۆپیشاندەرەوە، هەروەها ئەوەی کە هێرش ئەکرێتە سەر شوێنە گشتیەکان کە پەیوەندی بە حکوومەتەوە نییە. ئەمەیە کە خاڵەکەی جیاکردۆ نەو خۆپیشاندەرانە هەم خەڵکی فەڕەنسی هەیە و هەمیش خەڵکی غێری فەڕەنسی. چیان دەوێت خۆپیشاندەرانە ئەگەر دانەوێت داواکەیان بگات ئەمە شتێکی دیکەیە، بەڵام وەکوی کە باسی دەکەی هێرشکردنە سەر ماڵ و مڵکی گشتی ڕەنگە ئەمە داوایەکی دیکە بێت. لەو حاڵەتەدا حکوومەتی فەڕەنسا چۆن ڕوبەڕوویان دەوەستێت؟ چی دەکات؟ حکوومەتی فەڕەنسا هەر لە چوارشەمەوە تا ئێستا هەوڵی داوە کە ئەم ئاقارە بەرەو تونوتیژی نەڕوات، بەڵام بەرەو تونوتیژی ڕۆشتووە و زۆربەی شوێنەکانی ناوشار کاتێ ئەڕۆی ئەبینی حتمەن چەند شوێنێکەیە کە ئەیبینێ ئەمە شوێنێکە کە دوێشە و سوتاوە یا هەر ئێواری کە دەیدێت گەنجەکان خۆیان ئامادەکەن بۆ خۆپیشاندان. خەڵک بەرحاڵ ئەوێت کە بە هەر نۆعێک بووە ئەو پۆلیسە کە دەستگیر کراوە ئەمە بە سزا بگات و پۆلیسیش دەستگیر کراوە، حکوومەتیش ناڵە من بە سزای ناگەێنم، بەڵام ئەمە بیانویە کە بۆ ئەوەی کە ئەم خۆپیشاندانانە ئەم ناڕەزایەتیانە درێژەیکە بێت. باشە، ینی ئەوان داوایەکیان هەیە دەیانەوێت سزایەکی ئەو کەسە بدات کە ئەو پۆلیسەی کە دەستگیر کراوە فعلەن داوایەکیان هەیە
یاخود ئەوان هەر کاری خۆیان دەکەن و لە خۆپێشاندانەکان بەردەوامن؟ هەر کاری خۆیانەکەن لە خۆپێشاندانەکان بەردەوامن. وەزیری ناوخۆ بەسەراحەت باسی کرد کە ئەم پۆلیسە تەمەن 38 ساڵە دەستگیر کراوە بە سزای خۆی ئەکات و تەنانەت سەرۆک ماکرۆنیش باسی ئەوەی کرد کە هیچ پاساوێک نییە بۆ ئەم تەقەی کە کراوە لەم گەنجە. بۆیە دام و دەستگای حکومی هەستاون بە ئیشی خۆیان، بەڵام ئەمە خەڵکە ئەمە گەنجەکانی هەر خەڵکە یاخود دەستی دەرەچیش دەستی تێوەرداوە بێوێت زیاتر ڕەوشەکە ئاڵۆز بکات؟ نانە دەستی دەرەکی فەڕەنسا بەردەوام ئەو خۆپێشان باشە. کەواتە ئەمە دادەمرچێتەوە یاخود کەف و کوڵێکە و زیاتر تەشەنە دەسەنێت خۆی دەکوژێنێتەوە دوایی چۆنە؟ ساڵی 2005 ڕووداوێکی بەم شێوە لە پاریس لە باکووری پاریس ناوچەیەکی پلەستەندۆنی لەوێ ڕوویە کە پۆلیسەکان کەوتنە شوێنی دوو کەس. ئەو دوو کەسە بەرحاڵ نە لە ڕێی پۆلیسە بەڵامی تر بە حادیسەیەکۆ ئەو دوو کەسە گیانیان لەدەستا. 3 هەفتەی تەواو خۆپێشاندان بەم بۆنەوە درێژەی هەبوو لە فەڕەنسا. ئێستا ئەم خۆپێشاندانە چەندی درێژەی هەبێت ئەمە بەڕاستی نازانم، بەڵام ئەوەی کەمرەی بینم دوێشەوە هەبوو بە ڕەنگ بێت ئەمڕۆژ درێژەی هەبێت. باشە. بەڕێز ئازاد مستۆفی ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی لە پاریسەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ کاکە ئازاد، ماندوومان کردیت.